سێ ڕۆژ تێدەپەڕێت بەسەرگرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کە کاریگەری لەسەر پرۆژەی ئاوی خواردنەوەی خاص لە قەڵاتزێ دروست کردووە. وەزیری کشت و کاڵی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکەدان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و بڕیارە وەفدێکی هەرێم سەردانی ئێران بکات بۆ ئەم مەبەستە. ئێمە هەوڵەکانمان سەر کردوتەوە، من لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قسەم کردووە و لەگەڵ بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت قسەم کردووە و لەگەڵ بەڕێز سەرقونسولی کۆماری ئیسلامی ئێران کە لە هەولێرە ئێستا لە تارانە قسەم لەگەڵ کردووە. هەوڵمان سەر کردوێتەوە و ئەوانیش بەڵێنیان پێداوین بە مەبەستم کۆماری ئیسلامی ئێران بەڵێنی پێداوین کە ئەم کێشەی چارەسەرکەن. لەم ڕۆژانە بڕیاریانداوە کە دیارە بڕێکی ئاو زیاتر بەردەنەوە و بڕیار وایە کە لە هەفتەی ئایندە بڕی پێویستی ئاو بەربدەنەوە و دیارە باسییان کرد کە ئێمە سەردانێکی کۆماری ئیسلامی ئێران بکەین. مەگوتمان بۆ چارەسەرکردنی کێشە بێ پێمان ئاساییە دەچین. گرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆی دروستکردن و تەواوکردنی بەنداوێکە لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان. قایمقامی قەزای پشدەر دەڵێت گەرگرتنەوەی ئاوی زەی بچووک بەردەوامی هەبێت دەبێتە مەترسێکی گەورە بۆ ئاوی خواردنەوەی قەڵاتزێ. بەڵام مەترسی دەبێ ئێمە 48 ساعاتەوە مدیری دایری ئاو لێرە بۆ خۆی لێرەیە. ئێمە نەماتوانی ئاو لە قەڵازێ دابەش بکەین. ئەو سەدەی کێسا بۆ خۆشتان دەبین چۆن بەریزەیەکە گیراوە ئەوە لەبەر ئەوە بوو کە منسوبی یا بڵێ ئاسی ئاوەکە ئەوەندە دابەزی بوو پەمپەکانی پرۆژەی ئاوی خاص نەیەتوانی ئیشی پێ بکە. بەڵێ ئەگەر ئاوەکە بەر نەدرێتەوە یا بەو شێوەی ئێستا کە گیراوە بگیرێتەوە لە ماوەی 20 ڕۆژی داهاتوودا کێشەی زۆر جدی بۆ ئاوی قەڵازێ دروست دەبێت. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو کۆماری ئیسلامی ئێران زەی بچووکی لە هەرێمی کوردستان گرتەوە. کاریگەریەکانی گرتنەوەی ئەو زەیەش لە ئێستاوە دەرکەوتون و زیاتر لە 80,000 وڵاتی دانیشتووی قەڵاتزێ بێ ئاوی خواردنەوە دەبن. گەر ئاوی زەی بچووک نەکرێتەوە کاریگەری دەبێت لەسەر کشت و کاڵ و پرۆژەکانی بەخێوکردنی ماسی لە سنووری قەزای پشدەر. دوایین کاریگەریشی لەسەر کەمبوونەوەی ئاستی ئاوی دەریاچەی دووکان و چەند ناوچەیەکی گەشتیاری دەبێت. توانە عومەر، کورسات نیوز، قەڵاتزێ.